کێڵگە کشتتوکاڵیەکەی بەڕووی کڕیاراندا واڵا کردووە و کڕیاران خۆیان ئەو بەروبوومە کشتتوکاڵیانە دەچنن کە دەیانەوێت. موهەنەت کە پیاوێکی جوتیاری عەرەبە و لەگەڵ هاتنە بەرهەمی کێڵگە کشتتوکاڵیەکەیدا لە گەرمیان خۆی بەروبوومە کشتتوکاڵیەکان دەکێشێت و پارە وەردەگرێت، چنینی سەوزە لەسەر کڕیار خۆیەتی. خواست لەسەر سەوزەوات هەیە و مادەی کیمیایی تێدانی و سروشتیە. دووەم سەوزەواتەکەمان تازەیە، سێمیش کڕیار سەوزەواتەکە بە دەستی خۆی دەچنێت و بە پێی خواستی خۆی. شکر بەخوا بازار باشە. والحمدلله سوق زين مناسب. کڕیاران بەناو کێڵگە کشتتوکاڵیەکەی موهەنەتدا بڵاوەیان لێ کردووە. یەکێک باینجان و یەکێک کوولەکە و هەندێکیش تەماتە و خەیار و بیبەر دەچنن. کڕیاران دەڵێن واڵاکردنی کێڵگەی کشتتوکاڵی بەڕووی کڕیاراندا شتێکی تازەیە و لێرە بەروبوومی تازە دەست دەخەن. جیاوازی ئەمە ئەوەیەتە ئەمە تازەیە پاکە، ئەم جارە جوانترە تاگوینی بازار نازانی هنی کوێ ئەمە خۆتێوە دەستی خۆتی ڕنی شتێ پاکوختەیە و زۆربەی زەویە کشتتوکاڵیەکانی دەوروبەری کەلار کراون بە ڤێلا و باخ، کەم جوتیار حوسەڵەی کاری کشتتوکاڵی ماوە. زۆرێک لەوانەی دێنە ئەم کێڵگە کشتتوکاڵیە جاران جوتیار بوون و ئێستا کاری جوتیاری ناکەن، بۆیە لەگەڵ دەستخستنی سەوزەی تازەدا چێژیش لە چنینەکەی دەبینن. ئەمە هەر خۆشەکەی ئێمە خۆمان لە یەکەین و لە برکەکە یەکەین و خۆمان وەخت بۆی زەرعمان کردێ حەزەکەن هەبێ ناودالێت ئەو عانە خاصە بەیانیان ئەم عانە زۆر خۆشە تێدەنا ئەو زەرعە، ینی پیا ئینسان هەموو ینی بێتاقەت نایە لەو شتێنە، ینی ئەمەش وەڵام ئەمە تامی جیاوازە لەگەڵ لە بەخاڵی سێنی. موهەنەت خاوەن 6 مناڵە و ماوەی 8 ساڵە هاتووەتە گەرمیان و منداڵەکانیشی سەرقاڵی چنینی بەروبوومی کشتتوکاڵین بۆ ئەو کڕیارانەی حوسەڵەی چنینیان نییە. ئەو لەسەر 22 زەوی جوتیارێکی کورد و بە شەریکی ساڵانە کشتتوکاڵ دەکات و نیگەرانە لەوەی بەروبوومی هاوردە بەهۆی خراپی کوواڵێتیەوە نرخی هەرزانە و زیانی بەمانیش گەیاندووە. بەنۆس کوشی بەنۆس هەموو شتێک بەنیوەیە لەگەڵ خاوەن زەویەکەدا. ئێمە ئێستا زەرەر دەکەین چونکە نرخی سەوزە لە ئەلوە هەرزانە و کیلۆی تەماتە بە 300 دینارە و کیلۆی باینجان بە 350 دینارە، هەروەها کیلۆی کوولەکە بە 200 دینارە. ئێمە دەمانەوێت پاڵپشتی جوتیارانی زیان لێکەوتوو بکرێت. خسرانین بە پێی وتەی بەرپرسانی کشتتوکاڵی گەرمیان لە دوای شەڕی داعش ژمارەیەکی زۆر خێزانی عەرەب ئاوارە بوون و هاتوونەتە گەرمیان. بەشێک لەو خێزانانە زەویان لە جوتیارە کوردەکان بەکرێ گرتووە و سەرقاڵی کشتتوکاڵن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.